بەداخەوە ئێمە دوای ئەو ڕووداوی کەڕوویە ئەوە بوو دۆستەکانمان هەمووی سوتاوە بەڵام بۆ ئیش و کاری ڕۆژانە ئێمە ئەو دۆسیانەشی کە هەبوو هەموویمان بردوێتەوە ماڵی مەسلا چەند کەسێکی خۆمان لەبەرەوەی دۆخەکە هەتاکم ئارام بێتەوە ئەمە لەلای کەش ئێمە تقریبان نزیکەی 12 کۆمپیوتەرمان هەمووی ئیش ناکات هیچیان بەڕاستی پێویستمان بەوە هەیە کە لە زووترین کاتە تعمیراتی شارەوانیمان بۆ بکەن و ئەو ئەساسانەی کەشکاوە بۆمان چاپ بکەنەوە بەڕێز وەزیری شارەوانی کاکساسان لە سەر خەتە لەگەڵمانە چاوەڕێی پەیوەندی بەڕێزیانەکەم بۆی ئەو دەرخسەی کە ئامادەمان کردووە بیبین و بە زووترین کات بودجەکەیمان بۆ سەرف بکەم چونکە بەڕاستی زەرەر و زیانەکان زۆرن یعنی ناتوانین بچینە ژێر ئەوەی هەتا کۆم زەمانەتی ئەو پارەکەی نەکەین لەبەرەوە ئەگەر چاوەڕێی ئەوە ئەەکەین هەر ئەو شەکانمان تەواو کردواتە سیانەی چاکردنەوەی شارەوانیمان کرد بەڵام لە ئێرەسای عین ناتوانین کاتێک دیاری بکەین کە بڕین لە کاتێکی دیاری کراوە دەست بەکارەکەن چکە بەڕاستی ئیشەکانمان بە تەواوەتی لە ١٠٠ شوکارەکانی شارەوانی لە کار کەوتووە. وڵی ئێمە نامانوێت بودجەکە بڵێن چونکە دوایی ئەگەر بودجەکەی بخەمڵێنێت تەندەری بۆ ئەەکەین تەندەرینیش نابێت بودجە هین بێت بۆیە ئینشەڵا لە دوای کاتێک کە تەندەرمان بۆ کردو بۆ هەر کەسێک وەرگیرە ئەو کاتە توانین ئەعلانی بکەین بڵێن ئەو زەرەر و زیانەیە کە لە بینای شارەوانی کەوتو ئەمەنەیە.